بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لەو کارە ساتانەی لەلایەن تیرۆریستانی داعش بەسەر کاکەیەکانی سنووری مووسڵ داهاتووە. وەفدێک لە دەستەی لێکۆڵینەوە و کۆکردنەوەی بەڵگە و ژمارەیەک لە پارێزەرانی خۆبەخش سەردانی دەڤەری کاکەیەکانیان کرد بۆ ئەوەی ئەو کردەوە تیرۆریستیانەی داعش لە ناوچەکانیان ئەنجامی داوە تۆماری بکەن و لە دادگای نێودەوڵەتی هەوڵی بە جینۆساید ناساندنی بۆ بدرێت. ئەو کۆمکردنەی بەڵگە لەسەر ئەو کەیسانە و ئەو خەڵکانە ئەوی دەربەدەرکران و ئەوی بەهۆی داعشەوە زەرەرمەند بوونە. طبعاً یەکێک لەو پێک هاتەکان برا کاکەیەکانن. ئەوجا ئەو دەستەیە لێکۆڵینەوەیە لێرە بەڵگە کۆم دەکە لە بۆ بە جینۆساید ناساندنی ئەو پێک هاتەکانی پێک دێن لە ئەو شوێنانەی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان. پرسی جینۆساید ئەو پرسەیە کە پێمان دەڵێ نەوەکانی داهاتوو بەسەربەرزی بەبێ هیچ گەفێکی هیچ پێکهاتێکی تر دەژین. بۆ یەک باشترین کاری ئێمە ئەوەیە و کاریش دەکەین ئەمساڵ لە مانجی 11 دووبارە لە بەشداری دەبین لە کۆنگرەی دادگای تاوانی نێودەوڵەتی و پرسی هەموو دۆسیەکانی ئێرە هەموو پێکاتەکان نامەی پێکاتەکان کە پارساڵ گەیانمان بە هەمان شێوە دەنجی ئەم برایانەش دەگەینین و دەبی کۆمەلگەی نێودەوڵەتی بێتە سەرخەت. کاکەیەکان جگەلەوەی زیاد لە 2 ساڵە بەهۆی هێرشەکانی تیرۆریستانی داعشەوە ئاوارە و دەربەدەربوونە سەرجەم مەزارگە و شوێنە ئاینیەکانیشیان لەلایەن داعشەوە تەقێنراوتەوە و زیاد لە 100 هاوڵاتیشیان شەهید کراوە. کاکەیەکان قوربانیان داوە بۆیە داوا ئەکەین ئێمە هاوشێوەی شەبەک و هاوشێوەی مەسیحی و هاوشێوەی یەزیدی بە جینۆساید ناساندنی کاکەیەکان بکرێت. ئەم سەردانی ئەم دەستەیە گرنگی خۆی هەیە پێویستە محکەمەی دووەلی بەدەم ئەم کەیسە بێتن و هەوکاری کاکەیەکان بن و حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندیش پشتیوانی کەیسی کاکەیەکان و پێکاتەکانی تر بن. کاکەیەکان لە دەشتی نینەوە 6 گوندیان هەیە 3 مانگ بەر لە ئێستا 5 گوندیان ئازاد کراوە و گوندێکیشیان تاوەکو ئێستا لە ژێردەستی تیرۆریستانی داعش ماوە. بەهۆی ئەو کارە ساتانەی لەلایەن تیرۆریستانی داعشەوە بەسەریان داهاتووە کاکەیەکانیش هاوشەوەی پێکاتەکانی ترینینەوە دانەوە دەنجی خۆیان بگەینەنەتەوە یەکگرتوەکان و پێیان بڵێن ئێمەش وەک پێکاتەکانی تری شەبەک و ئێزدی و مەسیحی لەلایەن گروپە تیرۆریستەکانەوە زوڵمی زۆرمان لێکراوە. گەیلان بۆتانی کورسات نیوز گوندی وەردەک.